دوای کۆبوونەوەکەی بافڵ جەلال تاڵەبانی و نوێنەرانی خوێندکارانی ناڕازی ڕاستەوخۆ لیژنەی جێبەجێکردنی داواکاریەکانیان دەستی بەکارەکان کردو تیایدا هەڵسەنگاندن و چارەسەرکردنی گرفت و داخوازیەکانی خوێندکاران و خستنەڕووی پێداویستیەکانی خوێندکاران لە بەشە ناوخۆیەکان لە ڕووی خزمەتگوزاریەوە جێبەجێ دەکرێت. و هەر لەم چوارچێوەشدا خۆشبەختانە لەسەر ئاستی سەرکردایەتی سیاسیش کاردانەوە هەبوو بۆ ئەم خۆپیشاندانە بۆیە لە نەتیجەدا بەڕێز کاک باڤڵ کۆمەڵی خوێندکاری خۆپیشاندەری زانکۆی سلێمانی و زانکۆکانی ناوچەی سلێمانی بینید و دانیشتنی لەگەڵا کردوون و لە دوای کۆبوونەوەیەکی چەندین سەعاتی سەرجەم خوێندکاران بە شێوەیەکی گشتی سەرجەم پێداویستی و ناتەواویەکان لە دەرماڵەوانێ بۆ پێداویستەکانی تر خراوەتە بەردەم بەڕێزیان و بەڕێزشان بەڵێنی پێداون کە بەدۆداچوون کە بۆ پێداویستەکانیان و بەیان دابین کە ئەم بەپی بەدۆداچوونەکانی ئێمە کۆمیتەیەک دروست کراوە لە کۆمەڵێک خوێندکاری ناڕازی و لەگەڵ ستافێک لەو برادرانەی کە لە دەوری کاک باڤڵ خۆین بۆ ئەوەی لە ڕێگەی ئیداری گشتیەکێتیوانە بەدۆداچوون بکەن بۆ ئەو ناتەواویانەی کە لە زانکۆکانی کوردستان و زانکۆی سلێمانیدا هەیەەوە ئێمەش دانیشتمان لەگەڵ ئەو ستافا کردووە لەگەڵ خوێندکاران ناڕازیەکان کردووە لەگەڵ نوێنەرایەتی کاک باڤڵ کردووە دانیشتمان لەگەڵا کردوون و دەرگای زانکۆ بەشە ناوخۆیەکان بەڕویان ئاکەینە وەکو چاودێر بێن سەیری ناتەواویەکانیان کەن سەیری ئەو کەم و کوڕانە بکەن ئەگەر لە شوێنێکە هەبێ بەدی بکەن. دوا بەدوای ناڕازایەکانی خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان بۆ داواکردنی دەرماڵە و کەم و کورتیەکان لە بەشە ناوخۆیەکانیان هەرزوو یەکێتی بەدەم داخوازیەکانی خوێندکارانەوە ڕۆشت لە دەباشان لە شاری سلێمانی بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ نوێنەرانی خوێندکارانی ناڕازی کۆبووە و بڕیاری چارەسەرکردنی کێشەکانیان درا لای خۆشیەوە نوێنەری خوێندکاران دەڵێت جێبەجێکردنی داواکاریەکانی خوێندکاران دەستی پێکردووە و چاودێری دەکەین. ئێمە لەگەڵ کاک بافڵا دانیشتین کۆبوونەوەیەکی 30 نەفەریمان کرد نزیکی 8 سەعات و نیو لەگەڵ ئەوا بووین هەموو خوێندکاران گلەکانی خۆیان پێگەیاند بە تەواوەتی و وعدی پێیان کە بەشێکی زۆری ئەو داواکاریانەمان کە هەیە و کە ئەکرێ و کە بە حیز بکرێ ئەو بۆمان چارەسەرکا وەکو لە ڕاخەر و وەکو بۆ نمونە هاوکاری کۆمەڵی خوێندکاری کەم دەرامەت و وەکو بۆ نمونە چاکردن و سیانە و کۆمەڵی خزمەتگوزاری ناو زانکۆ و ناو داخلەکان کە پێشتر نەبووە. ئێمە دوێنێ لەگەڵ ئەو لیژنەیە دانیشتین بڕیارماندا کە بە چ شێواز و بە چ میکانیزمێ کار لەسەر زانکۆ کار لەسەر داخلەکانکەین ئەوە ئێستا من وەکو خۆم نوێنەری زانکۆی قلیاسان کەمپی نوێ من وەکو خوێندکارێکی چاودێرم بەسەر لیژنەکەەوە لەگەڵ یانە ئەگەڕێم کێشە بە کێشە ئەینووسین و دواتر دەست بە چارەسەرەکەیەکەین. پەیام و ناڕەزایەتیەکانمان تا ڕادەیەکی باش گەیشتۆتە لای دەسەڵاتدارانی ئەم هەرێمە و لە دەرەنجامدا بانگهێشت کراین لەلایەن چەند لایەنێکی پەیوەندیدار وەکو بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی. خوێندکاران دەڵێن بۆ یەکەمین جارە داواکاریەکانیان بە زووترین کات جێبەجێ بکرێت هیواشیان خواست لایەنەکانی تر چاو لە هەنگاوەکانی یەکێتی بکەن بۆ چارەسەری کێشەی خوێندکاران لە هەولێر و دوهۆکیش بە هەمان شێوە کێشەی خوێندکاران چارەسەر بکرێت. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.